هەموو شتێک لەوەوە دەستی پێکرد کە گرژەکانی ناوچەکە گەشتە لووتکە بنیامین نەتەنیاهۆ بۆ ئەوەی وەڵامی ڕخنە توندەکانی تورکیا بداتەوە دەستی خستە سەربرینێکی کۆن و وتی ئەردۆغان مافی نییە وانەی ڕەوشمان پێ بڵێت چونکە ئەو خۆی کۆمەڵکوژی دژی کوردەکان ئەنجام داوە ئەم لێدوانە وەک پڕشکێک بوو بۆ تەقینەوەی جەنگی دیبلۆماسی لە نێوان هەردوو وڵات کە چەندین ساڵ بوو هەوڵی هێورکردنەوەی دەدرا ئاستی سوکایەتی خان سنووری تێپەڕاند ئیسرائیل کاتس وەزیری بەرگری ئیسرائیل ئەردۆغانی بە پڵنگی کارتۆنی وەسف کرد چونکە بەرامبەر موشکەکانی ئێران بێدەنگ بووە لە بەرامبەردا ئەنقەرە قورسترین چەکی زمانەوانی بەکارهێنا و نەتەنیاهۆی بە هیتلەری سەردەم ناوبرد ئێستا تابلۆکە ئاوایە ئیسرائیل ئەنقەرە بە پشتیوانی تیرۆر و کۆمەڵکوژی کورد تۆمەتبار دەکات تورکیاش تەل ئەبیب بە ئەنجامدانی جینۆساید لە غەزە و پەیڕەوکردنی ڕێبازی نازیەکان دەزانێت ڕاستە ئەوان تەنیا شەڕە قسە دەکەن بەڵام ئەم ملانەیە تەنیا قسە نییە بەڵکو سێ پەیامی مەترسیداری تێدایە یەکەمیان کۆتایی ئاساییکردنەوەی پەیوەندیەکان هەموو ئەو هەوڵانەی بۆ چاکردنی پەیوەندیەکانی ئەنقەرە و تەل ئەبیب درابوون سوتان دووەم بەستەڵەکی دیبلۆماسی ئەمەش واتای ئەوەیە تورکیا ئیتر ناتوانێت وەک نێوەندگیر لە کێشەکانی ناوچەکەدا دەربکەوێت چونکە ئێستا لایەنێکی سەرەکی کێشەکەیە سێمیان گواستنەوە بۆ مەیدان مەترسی هەیە ئەم شەڕەزارەکیە ڕێگا بۆ پێکدادانی بەرژەوەندیەکان لە سووریا یان دەریای ناوەڕاست خۆش بکات بە کورتی ئیتر متمانە لە نێوان نەتەنیاهۆ و ئەردۆغاندا نەماوە بە دووریشی مەبینن زمانە زبرەکەی نێوانیان فیتنەیەکی نوێی بەدواوە نەبێت